سێ نەخۆشی هەن دائما ململانێ لەگەڵ زاناکانەکە. یەکەمیان نەخۆشی کیبر، دووەم حەسادەتی زاناکان لە بین یەکترە، سێهەم ڕیا. ئەم سێ نەخۆشیە ئیبن جەوزی ئەفەرمێ دەردی کوشندەی زانا و عالیمەکان. ئەفەرمێ هەمیشە تووشی کیبر ئەبن بە فێڵێکی شەیطان. شەیطان وایان پێ ئەکات کە ئەگەر ئەمان ئەم جۆرە تەسەڕوفاتانە بکەن ئەمە عیزەتی دینە، نایانەوێت عیزەتی دین کەم بێتەوە، بەڵام لە حەقیقەتە ئەیانەوێت خۆیان نەشکێن. شکاندنی مەلایەک چییە؟ بشکێن نەشکێ چی لە مەسەلەی دین ئەگۆڕ؟ بۆیە مەسئلەی کیبر ئەبێ زۆر ئاگای لێبێ. کیبرێکی خەفی هەیە لە ئینسانە، حتى هەندێک جار زانا تەواضوعەکە لە پێناوی کوفرە، لە پێناوی کیبرە، عەفوەن تەواضوعەکە لە پێناوی کیبرە. لەوە ئەچێتە مەجلیسێکەوە، ئەچێ لە ئەخیری مەجلیسەکەەوە دائەنیشێ بۆی سەرنجی خەڵکە ڕاکێشێ بۆ لای خۆی، بۆی خەڵک هەمووی پێوە ماشاءڵڵا پیاوێکی چەند متەواضعە. لە کیبر ڕائەکە خۆی ئەخاتە ناو ڕیاوە، لە ڕیا ڕائەکە خۆی ئەخاتە ناو کیبرەوە. زانە ئەرکی زۆر قورسە، مصیبەتی زۆر گەورە گەورە ڕووی تێەکەن. حەسادەت لەگەڵ یەکترە. تۆ دیقەت بن ئەمڕۆ لە کوردستانی خۆمانە ئەم بانخواز لەگەڵ ئەو بانخوازە کێشەی هەیە، ئەو مەلا لەگەڵ ئەوی ترای، ئەم شێخ لەگەڵ ئەو شێخ، ئەو حیزبی ئیسلامی لەگەڵ ئەو حیزبی ئیسلامی، ئەم فێرقە و فیکرە ئیسلامی لەگەڵ ئەو فێرقە و فیکرە ئیسلامی تر. ئەم هەموو ململانەیە ئەگەر هەڵی کۆڵی ناواخنەکەی کاتە حەسادەت. حەسادەت مصیبەتێکی زۆر گەورەیە لە بینی زانایانە، زۆر کەم هەیە لە زانا لەی دەربچێت. ئەبێ بەعەکسەوە زانایەکەت بینی دەوری قەرەباڵخە ئەبێ زۆر دڵت خۆش بێت. ئەلحەمدولیلا خوا ئەرکێکی منی کەم کردەوە،